سەبارەت بە پرۆسەی هەڵبژاردن ئایا پارتی بەشداریە کات یاخود بەشداری ناکات هەروەها سەبارەت بەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە لەگەڵ بەشداریکردنی هەڵبژاردن بۆ خواستی هەرزاندانی هەڵبژاردننی هەبووە ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر زانامەلا خالید سەرۆکی فراکسیۆنی پارتی لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان. دکتۆر بەخێر دکتۆر خێراتی مژارەکە گەرمە هەڵبژاردن و بەشداریکردن و بەشداری نەکردن لێ پس بلا ئەوە بیتن دەمێن ڕابۆریدا هەنجی سەرۆکی فراکسیۆنا پارتیمون لە پەرلەمانی کوردستانê گوتوبێژم مشتمڕێکا زۆر لە سەر vê کاتێکیان بابەتێکینی نییە نزیکی 2 ساڵان بەریانەها بابەتە هەبووە دەمێ ڕابۆریدا دەما پارتی داخوازە هەڵبژاردنان دەکرد ئالیێنتن تایبەت یەکەتی وەکە نەها ئیسرار دەکرد لەسەر بڕێوەچوون هەڵبژاردنان. زۆر سپاس طبعاً یەکێتی ئێستاش پێیخۆش نییە هەڵبژاردن بکرێت من لەوە دەست پێ بکەم نەک وەکو ئێستا کە ئیسرار بکەن لە ئەنجامدانی هەڵبژاردن یەکێتی ئێستاش لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن نیە چونکە بارودۆخی ناوخۆیی و بارودۆخی سنوورەکە و ئەو لیست و قەوارە و کەسایەتیانەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بوونەتەوە ئەوانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە دۆخی یەکێتی بە ئاراستەیەکی تر بێت لە نەتیجەی هەڵبژاردن بۆیە یەکێتی ئێستاش لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن نیە بەڵام یەکێتی لەگەڵ ئەوەیە کە ئەو دیزاینەی بە یەکێتی گوترایە کە ئەنجامی هەڵبژاردنەکانی پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان بەم شێوەیە دەبێت یەکێتی تەنها لەگەڵ ئەوەیە نەک لەگەڵ ئەنجامەکانی خۆی و نەتائیجی خۆی ینی ڕوونتر بڵێن ئەنجامی کورسیەکانی پارتی ئەوەی کە دیزاین کراوە بە یەکێتی گوترایی یەکێتی لەگەڵ ئەم ئاراستەیە نەک لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن و لە ڕابردووشدا لە ساڵی 2021ەوە لە دەستپێکی هەموو دانوستانەکانی ئێمە برادەرانی یەکێتی هیچ کات لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن نەبووە و پێشتری ژەمە بابەتەمان ڕوون کردیتەوە و لە کاتی خۆشیدا کە یەکەم مەرسومی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان یەکی دەی ساڵی 2022 دەستنیشان کرد ئەو کات ئێمە ئەو هۆشداریەمان ڕاگەیاند و ڕای گشتیمان تێیدا بەرچاوڕوون کرد کە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە لەمپەر دروست دەکات بۆ دروستکردنەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان تاوەکو ببێتە هۆکارێک ئەنجامدانی هەڵبژاردن دوا بخرێت لە هەرێمی کوردستان ینی ئەمە دیوە ڕاست و ڕوونەکەی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە نایەنێت هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. دکتۆر لەم چەند ڕۆژی ڕابردووە کە دوجار پارتی ئامادە نموناوەکانی خۆی ڕادستی کۆمیسیۆن کا بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن پارتی بەردەوام باس لە داڕشتێکی پێشوەختاکە وەکو ئێستاش بەڕێستان باستان کردکاڵی یەکێتی ئاگادارە یاخود شتێکەیە کە ئەزانەیە بێ پارتی چی بکات چەند کورسی هێنێ بۆی ئێستاوە ئیسرا لەسەر هەڵبژاردنەکە ئەمە ئەوەی ئێوە ئێڵێن کە داڕشتێکی پێشوەختی بۆ کراوە زانیاریە و لە بەردەستانە یاخود بۆ چوونی خۆتانە دەزانی ئەمە ڕوون بکەینەوە ئەم بابەتە ئەمەشەمە ئەو ڕوون بێتەوە بۆ خەڵک طبعا یەکی دەی 2022 دەستنیشان کرا یەکێتی لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن نەبوو بە هەموو ئەو بابەتانی کە لە ڕابردوودا باسمان کردیە دواتر لە 25/2/2023 وادەیەکی تر دەستنیشان کرا دیسان یەکێتی لەمپەری دروست کرد 6 مانگ دانیشتنی پەرلەمانی کوردستان نەکرا کە یەکێتی وەکو زەختێک لەسەر سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەم بابەتەی بەکارهێنا کە نەیەڵێ دیعلانی جەلسەی پەرلەمانی کوردستان بکرێت تاوەکو کۆمیسیۆن و گرفتی کۆمیسیۆن معالەجە نەکرێت ئەمە ئەو کات دواتر دوای ئەوەی ئەم دادگایە کە بەو کارانە هەڵسا جارێکی دیکە کە 18/11 دەستنیشان کرا لە 2023 ئەو کاتیش جارێکی دیکە هەم کۆمیسیۆنی هەڵبژاردن و هەڵبژاردننی عراقی هەم ئەم دادگایی عراقی لەمپەریان دروست کرد بۆی هەڵبژاردن ئەنجام نەدرێت لێرەدا پرسیارەکە ئەمەیە ئەگەر کۆمیسیۆنی عراق کۆمیسیۆنێکی بێلایەنە و ئەگەر ئەو دادگای بە ناو فیدرالی عراق دادگایەکی بێلایەنە و بڕیارەکانی سیاسی نین لە دژی هەرێمی کوردستان خۆ لە 18/11 کە مەرسوم دەرکرا ئینتیخابات لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێ بە چ بیان وەک کۆمیسیۆنی عراقی ئامادەکاریەکانی بۆ هەڵبژاردن نەکرد ئەمە پرسیارە دادگای بە ناو فیدرالی کە سکاڵای سەرۆکی فراکسیۆنی یەکێتی وەرگرت نابێت کۆمیسیۆنی عراقی ئەگەر کۆمیسیۆنێکی بێلایەنە چاوەڕوانی بڕیاری دادگای فیدرالی بکات بزانێت شەکوایەک لە دادگادا هەیە ئەمە ئاراستەیەکەمە ئاراستەیەکی ترە هاو ئاراستەی هاوتەریبی هەنگاوەکانی ئەم کۆمیسیۆنی عراقی و دادگای بەناو فیدرالی ئەمە ئاماژەیەکی ڕوونە کە ئەم نەدادگایەکە دادگایەکی بێلایەنە نە کۆمیسیۆنەکە کۆمیسیۆنێکی بێلایەن. زۆر باشە دکتۆر کار بۆ تەواوکاری لەسەر
پرسیاری هاوکارم لە کوردەواری شتێکەیە دەڵێن ئەم ماستە موەیەکی تێدایە بەشێکیانیش دەرین گوریسێکی تێدایە کەواتە یەکێتی پێشەخۆی بینیوە یعنی بە پێی ئەو دیزاینەی کە بۆ کراوە بە پێی ئەو دیزاینە پێشوەختەی کە ئێوە باسی لێ دەکەن یعنی حجمەکەی خۆی بینیوە کە حجمەکەی چەندە بۆیە بەو شێوەیە ئیتر ئیسرار دەکات زانی بەدڵنیایی یەکێتی حەزمی خۆی پێگرنگ نییە یەکێتی حەزمی خۆی پێگرنگ نییە یەکێتی حەزمی پارتی پێگرنگە پارتی لە هەڵبژاردننی داهاتوودا حەزمەکەی چۆن دەبێ و چەند کورسی دەبێت ئەمە گرنگە بۆ یەکێت بۆیە دەڵێن ئێستاژ یەکێتی لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن نیە چونکە حەزمی خۆی پێگرنگ نییە حەزمی پارتی پێگرنگە ئەم عقلیەتەی لە پشتی ئیدارەدانی یەکێتی و لە پشتی ئیدارەدانی ئەم دادگایە و لە پشتی ئامادەکاریەکانی ئەم کۆمسیۆنەی عراقی هەیە هەمان عقلیەتە کە هەوڵی برسیکردنی خەڵکی کوردستانیدا هەمان عقلیەتە کە ئێستا دەیەوێت ئەزمموی پێکەوە ژیانی هەرێمی کوردستان لەبار ببا هەمان عقلیەتە کە هەرێمی کوردستانی بە ئامانز گرت ئەوەی کە هەرێمی کوردستان بە ئامانز دەگرێت چ لە پرۆسی سیاسی لە بارودۆخی ئەمنی لە بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان بەداخەوە هەمان لە ناو یەک چوارچێوەدان کە ئەم عقلیەتەیە دەیانێت هەرێمی کوردستان لاوەست بەڵێ دکتۆر کە ئێستا بەڕێستان ئەڵێنێکێتی لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن نییە ڕەنگە ئەندام و کادر و لاگرانێکێتی بڵێنەوە تا یەکێتی نیشتیمانی کوردستان ناوی ڕادەست کردو چۆن لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن یان یەکێتی لەم کاتەتا زانیوێتی کە پارتی دیموکراتی کوردستان بەشداری هەڵبژاردن ناکاتێتی با من بڵێم من ناو ڕادەستەکە من بەشداریەکەم زانی ڕوونەوەکو باسم کرد یعنی یەکێتی بە دوای بیانوەک دەگەڕا کە پارتی دیموکراتی کوردستان ئامادە نەبێت بێتە ناو سیستەمەی هەڵبژاردن یەکێتی خۆی باش دەزانێت کە پارتی خاوەنی قەزیەیە یەکێتی خۆی باش دەزانێت کە پارتی دیموکراتی کوردستان لێ ناگەڕێ فەرزی ئیرادەی دەرەچی بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا فەرز بکرێت یەکێتی باشەوە دەزانێت کە ئەو ئەزمونەی هەمانە ئێمە تەسلیمی خۆفرۆشانی ناکەین یەکێتی باش ئەمە دەزانێت بۆیە یەکێتی ئەمەی بە دەرفەت زانی کە پارتی مادەم خاوەنی ئەم بیرۆکەیە مادەم خاوەنی ئەم ئیرادەیەیە بێن بە شێوەیەک لە شێوەکان خۆیان وانیشان بدەن کە ئێمە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنین بەڵام ئەو پارتی دیموکراتی کوردستانە نایەوێت هەڵبژاردن ئەنجام بدەن ئێمە ئەو کات بمبورە کاک عەباس ئەو کاتەی کە 2 ساڵ ئێمە لە دانوستان بووین لەگەڵ برادرانی یەکێتی باشە ئێمە خۆ ئەگەر بەس پرسیار لە بەشێک لەو سەرکردانی یەکێتی بکەن کە لە ناو دانوستان بوون لەگەڵ ئێمە باشە ئاراستەی دانوستانەکانی ئێمە و برادرانی یەکێتی بە چ ئاراستەیەک بوو کۆمەلگەی نێودەوڵەتی بەشێکیان خۆیان چاودێر بوون نوێنەری یۆنامی لە ناو مفاوزاتەکانی ئێمە و یەکێتی بوو ئایا ئاڕاکانی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لەسەر هەموارکردنەوەی یاسا لەسەر لابردنی کۆسپ و تەگەرەکانی بەردەم هەڵبژاردن چی بوون و دروستکردنی کۆسپ و تەگەرەکان لەلایەن برادرانی یەکێتیەوە زۆر باشە کاک دکتۆر خۆ یەکێتی هاوپەیمانە لەگەر ئێوە هاوپەیمانی پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستانە پەیوەندی قۆڵی استراتیژیتان هەیە لەگەر یەکێتیە ئەنی بۆچی وا دەکاتن یەکێتی زانی خۆزگە هاوپەیمان بووە یەکێتی خۆزگە هاوپەیمان بووە هاوپەیمانی استراتیژە قوڵەمان هەبووە لەگەڵ زانی هاوپەیمان ئەو کاتەیە کە بەیەکەوە شەریک بی لە بەرپرسیارەتی ڕانەکەی و حکومڕانیەتێکی دروست بکەی بەیەکەوە و هەوڵ نەدەی کە ئەو ئەزمونەی هەیە ئەزمونە لەبار بێت یان یەکێتی بەس لە سەرکەوتنەکانە هاوپەیمانە دەزانی یەکێتی لە پێکهێنانی کابینە شەریکمانە ئێستاش ئەگەر پۆستێکی یەکێتی لە ناو کابینەدا بەتاڵ بێت شەڕی یەکێتی بۆ ئەوەیە کە پۆستەکەیان پڕ بکەنەوە ئەنی کەواتە بەشداربوونی یەکێتی لە کابینەی حکوومەت و لە هاوپەیمانەتی دروستکردنمان لە ناو پەرلەمانی کوردستان لەوەی کە ئێمە سەرۆکی پەرلەمانی کوردستان بە یەکێتی بدەین و بەشێک لە پۆست و لوزانەکانی پەرلەمانی کوردستانیان پێ بدەین لەمانەدا هاوپەیمان بوون دروستە زۆر باشە بەڵام لە هەڵگرتنی بەرپرسیارەتی یەکێتی هاوپەیمانی پارتی نەبوو زۆر باشە دکتۆر بەجددی خەڵک لە قەلەقدایە وەرە ئەوم پێ بڵێ ئێستا وەزعەکە چی لێ دێتن هەڵبژاردن دەکرێتن یان بەبێ پارتی هەڵبژاردن ناکرێتن ئەنی وەزعەکە چی لێ دێتن خەڵک با بزانێتن ئەمە پرسیارە لای خەڵک بەجددی بزانین جیاوازی پارتی لەگەڵ لایەنەکانی تر ئەمەیە کە پارتی دەڵێ من بەشداری ئەم هەڵبژاردنە ناکەم کە بڕیارێکی نایاسایی و نادەستوری فەرز بکرێت بەسەر خەڵکی کوردستان یەکێتی ئەو کات کە دەیگوت من بەشداری هەڵبژاردن ناکەم دەگوت ئێمە بەشداری ناکەین دەیانگوت ئێمە لێ ناگەڕین هەڵبژاردن بکرێت ئەمە جیاوازی پارتی یەکێتی دەیگوت ئێمە لێ ناگەڕین سندوق لەو دیوی دێگەڵە دابدرێت ئێمە نەماگوتێ لێ ناگەڕین سندوق لە هەولێر و دووهۆک دابدرێت ئەمە ئەوە ناڵێن مەدەنی بەشداری لە هەڵبژاردن ناکەین زانی جیاوازی پارتی و یەکێتی لەم بابەتەدا ڕوونە بۆیە
ئەمەی کە ئێستاکە هەیە نە مەسەلە درێژکردنەوەی وادەی تەقدیمکردنی ناوی کاندیدا نەبابەتەکە ئەوەیە ئەنی ئەم بابەتانەی کە بەلاڕێدا بردراینە ئەو لاسەنجی کە لە یاسای هەڵبژاردن کرایە و ئەوەی دادگای بەناو فیدرالی خۆی هێنایەتە شوێنی مؤسسەیەکی شەرعی هەرێمی کوردستان کە پەرلەمانی کوردستانە لە زیاتی بێ بڕیارێک دەربکا بڕیارێکی دەستوری دەربکا دادگا هاتێ یاسای دەرکردیە ئەمە لە هیچ شوێنێکی دنیادا نییە دادگا یاسا دەربکا ئەرچی دادگا دیارە ئەرچی ئەم دەسەڵاتەی یاسادانانیش دیارەکە تاکە دەسەڵات لە هەرێمی کوردستان بەپێی دەستوری عراقی پەرلەمانی کوردستانە کە دەتوانێت یاسا دەربکا بۆیە ئەم بابەتە دەبێت ڕاست بکرێتەوە تا ئەو کاتەی ئەم بابەتە ڕاست نەکرێتەوە پارتی دموکراتی کوردستان لە پەیامی پارتیدا ڕوونە پارتی بەشداری ئەم هەڵبژاردنە ناکات جا لایەنەکانی تریش کەس دەستی ناکرێت کەس دەستی لایەنەکانی تری نەگرتێ بۆ ئەوی بەشداری هەڵبژاردن بکەن و هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدەن. دکتۆر باشتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوون بێتەوە لە لەو کاتەوەی کە پارتیەڵە بەشداری هەڵبژاردن ناکەین قۆنسڵ و باڵوێز و نوێنەری وڵاتان یەک بۆ لای سەرۆک بارزانانی و سەرۆک وەزیران مەسروور بارزانانی ڕۆن و لەگەڵیان کۆبنەوە بۆ چوونی لایەنە دژبەرەکانی پارتی یانە خەڵکانی ئەوان ڕانەسپێرن ئەوەیە گویا ئەمانە چەند فشارەکەن لە پارتیە بێ بەشداری هەڵبژاردن کەن بەخواستی خۆتانی ئەیکەن یان نایکەن ئێوە ناتوانن بڕیار لەمە بدەن ئەمەیە یان ئەوەیە ئەوانیشە چەند دانیشنەڵن کێشەتان چییە بۆ تا چەند کۆمەڵگەی نێودوڵەتی لەگەڵ بۆچوونی پارتیە کە ئەم یاسای و ئەم شێوازی هەڵبژاردنە نادەسووری و نایاساییە زانی ئەرچی کۆمەلگەی نێودەوڵەتی ئەرکێکی دیاری کراوە و ئەمە لە ڕوانگەی دۆستایەتیمان لەگەڵ هەموو ئەم وڵاتان و نوێنەری وڵاتان کە لێرن نوێنەرایەتیان دەکەن طبعاً پارتی پەرۆشی دۆستایەتی هەموو وڵاتانیەوە سوپاسی خەمخۆری و پەرۆشیان دەکەین لە ڕابردووشدا لەگەڵمان بوون یانی ئەو کاتێک کە ئێمە لە دانوستانیش بوونەوەکو باسمان کرد نوێنەری یۆنامی چاودێری دانوستانی ئێمە برادرانی یەکێتی دەکرد بەڵام کۆمەلگەی نێودەوڵەتی هیچ کات بڕیار نادات لەسەر پرسێکی ناوخۆیی هەرێمی کوردستان تەنها دەیانەوێت بارودۆخەکان بەرەو ئاراستەیەک ببن کە بتوانن چارەسەری گرفتەکان بکەن ئەمە گرفتە ئەمەی ئێستاکە هەیە لە دەستور لادانە لە یاسا لادانە و شتێک دروست دەکرێت کە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بەرەو حاڵەتێکی نادیار دەبا هەڵبژاردن کە ئەنجام دەدرێت بۆ دروستکردنی سەقامگیریە لە وڵات ئەگەر ئەم هەڵبژاردنە ئەنجام بدرێت لە هەرێمی کوردستاندا سەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان تێک دەدا سەقامگیری کۆمەڵایەتی تێک دەدا چونکە پێکەوە ژیانی ئاین و نەتەوەکانیش لە هەرێمی کوردستان تێک دەدا بۆیە هەڵبژاردنێک کە سەقامگیری هەرێمی کوردستان تێک بدات بەم ئاراستەیە کە هەیە بەدڵنیاییەوە پارتی دموکراتی کوردستان کە خاوەنی قەزیەکەیە ناچێتە ژێرباری ئەم بڕیارە یانە هیچ کات کۆمەلگەی نێودەوڵەتی بە پارتیان نەوتوە بێ بەشداری وەکو باسم کرد کۆمەلگەی نێودەوڵەتی تەنها دەیانەوێت چارەسەری گرفتەکان بکەن نە کۆمەلگەی نێودەوڵەتی فشار بکات چوە گەر بابەت فشار بێت دەبوایە کۆمەلگەی نێودەوڵەتی لەو کاتێک کە دەیانبینی ئاراستەی دانوستانەکان چۆنە فشار لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن و ڕێگر نەبن لە دروستکردنەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و ڕێگر نەبن لە ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. زۆر باشە دکتۆر سەرەتا وتت یەکێتی ئێستاش لەگەری بە نایەوێتن بەشداری هەڵبژاردن بکاتن بەڵام ئەمە شتێکی ترە دەزانی کە پارتی بەشداری ناکاتن بۆ ئەوەی بە خەڵک بڵێتن بەڕای گشتی بڵێتن ئەوەتە من بەشداری هەڵبژاردن دەکەم و ئیسرار دەکاتن کەواتە ئێوە زانیاریتان هەیە ئەگەر یەکێتی بەشداری هەڵبژاردن بکاتن حجمەکەی چۆن چۆنی دەبێتن بە هەمان حجمی پێشووتر دەبێت یان وەکو خۆیان دەڵێن ئەمە ئەگەر بەشداری بکەین و هەڵبژاردن بکرێتن سوپرایز تۆمار دەکەین. وڵی کاگە عباس زانیاری لە لای ئەوانەیە کە دیزاینەکەیان پێگوترایە کە شێواز و عدەدی کورسیەکان چ دەبی ئێمە دیزاین بە پارتی نەگوترایە کە زانیاریمان هەبی حەزمی کورسی لایەنەکان چ دەبی چونکە من لەو ڕۆژانە گوێم لە برادێکی لایەنەکانی تر بوو ژمارەی کورسی لایەنەکانیشی باز دەکرد کە چۆن دەبی من لەکوێت ینی ئەم دیزاینە ئەگەر پێت نەگوترابی لەکوێ دەزانی ژمارەی کورسی لایەنەکانی تر چۆن دەبیت ینی ئەمە بەڕاستی جێگای پرسیارە بۆیان پارتی جێگەی پرسیار بازەکرا بە دڵنیایی جێگای پرسیارە بۆیە ئەم زانیاری لە لای ئێمە نیە چونکە دیزاینەکە بە ئێمە نەگوترایە. زۆر باشکەواتە باکو تا پرسیار هەر ئەوە بیتن جەڵکەینەوە تر وەزاکە چی لێ دێتن هەڵبژاردن نەکرێیانە دەزانی هەڵبژاردن وەکو باسمان کرد هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان دەبێت ئەنجام بدرێت کە هەڵبژاردنێکی یاسایی دەستوری وەک سەقامگیری لە هەرێمی کوردستان بەرپا بکات کاکزانە شتێکی تر ئەگەر هەڵبژاردن پارتی حەزبێکی سەرەکیە لە هەرێمی کوردستان بەشداری نەکردنی پارتی ئەمە شتێکی بڕاوەیە ینی هەڵبژاردن ناکرێت یان بڕێن ڕێڕەوی خۆی وەرناگرێتن باشە ئەگەر هەڵبژاردن نەکرێت دوا بخرێت بۆ چەند مانگێک بۆ کاتێکی تر شێوازەکە میکانیزمەکە چۆن چۆنی دەبێت لە ئەنجام هەموو لایەکمان دەبێت ئەمە واقع بزانین کە هەرێمی کوردستان پێویستی بە بەردەوامی پرۆسی دیموکراسیەکە ئەنجامدانی هەڵبژاردنە
بۆ پارتی دموکراتی کوردستان جەنابی سەرۆک بارزانی هەمیشە تاکید لەوە دەکاتەوە کە دەبێت هەڵبژاردنێکی پاک و بێگەر لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. جەنابی سەرۆک بارزانی ئەندازیاری بنیادنانی ئەم پرۆسە دیموکراسیە بووە لە دوای ڕاپەڕین بۆ بانکێشتی لایەنەکان بۆی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. بۆیە نابێت هیچ لایەنێکی تر خۆی بکاتە خاوەنی ئەم بنیادنانی ئەم پرۆسە دیموکراسی لە هەرێمی کوردستان هەر پارتی خاوەنی ئەمەیە. بۆیە ئێستا کەش کە پارتی دیموکراتی کوردستان پێداگرە لەسەر ئەوەی هەڵبژاردنێکی دیموکراسی دوور لە دەستێوەردانی دەرەچی ئەنجام بدرێت بۆ ئەوەیە گەلی کوردستان چۆن لە ڕابردوودا خۆی مافی خۆی دیاری کردووە و خۆی بڕیاری داوە چۆن بەشداری پرۆسی سیاسی دەکات بە هەمان شێوە ئێستاش بە هەمان شێوە بەردەوام بێت لەم بابەتە. نە پەرلەمانی کوردستان بە بڕیاری دەرەچی دروست بووە نە هەرێمی کوردستان و هەڵبژاردنەکەی بە بڕیاری دەرەچی دروست بووە تاوەکو بڕیاری دەرەچی وامە لێ بکات پەرلەمانی کوردستان لە داهاتوودا بەس ئاراستەیەک. وەڵامێکی کورتمەوە دوو سێجار پێمان ئەڵێن تاوی کە نێمە هەر تاوامان نەکرد داوای لە بردنیا لەکەم تۆ بە کورتەوەی وەڵام بێتەوە سپاس دەکەم. مەنگە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بڵێن پارتی 45 کورسی هەیە با بێ بە 40 کورسی چی تێچێت؟ کێشەی پارتی کەمبوونەوەی کورسیەکانێتی یان نایەوێت ئەو دەسوەردانە بەسەر هەرێمی کوردستان ئازاڵ بکرێت؟ هێندەی سوورە ینی وێنە گەورەکەی هەرێمی کوردستان و پاراستنی قەوارەکە و ڕەتکردنەوەی ئیرادەی دەرەچی بۆ لای پارتی دیموکراتی کوردستان گرنگە هێندە ژمارەی کورسیەکانی گرنگ نییە. بۆ ئەمەی لایەنەکانی تریش ئێستاکە هێندەی ژمارەی کورسەکانی پارتیان پێگرنگە هێندە ژمارە کورسەکانی خۆیان پێگرنگ نییە. بۆیە من بە دڵنیاییەوە دەڵێم ئێستا ژێرکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن نیە بەڵام ئەوەی بەیەکێتی گوترایە ژمارەی کورسیەکانی پارتی چی لێ دێت بەرەوە ئاراستەیە هاتوون بەڵام هەڵەن لەم ئەوکۆڵێ بەدەستم نییە بەدڵمە بەڵام لەوەی پێشیان گوترایە هەڵەن. زۆر باشە دکتۆر بشیت. بەڕێز دکتۆر زانامەلا خالی سەرۆکی فراکسیۆنی پارتی لە خولی پێشووی پەرلەمان سپاس بامە زۆر سپاس بۆ دکتۆر هەرژیت.